وتێکێکمان تێدایە گوناحبارە کابراش جێ لێبوو عنی تۆبەی نەکرێت لەسەوەی کە گوناحەکەی کردیە سونەت وایە هەموو تەفاسیل ناتەوێت باسکرین بە کورتی سونەت وایە کە نوێژەکە کرا و زەلیلی خۆمان گوناحباری خۆمان بەرامبەر خوای پیشاندێن جچی خۆ بسوڕێنین ئەو حالا ڕسوایی و زەلیلی خۆمان بەرامبەر خوای پیشاندێن قودرەتی خوای بە خۆمان پیشاندێن پێغەمبەر موسی عەلەیهی السەلام کە باران نەدەباری نوێژە بارانیان کرد باران نەباری چونەکەم پێغەمبەر موسی عەلەیهی السەلام چونەکەن گوتیان کاکە ولو باران نەباری دوعامان کرد و حەومان کرد و تێکێکمان تێدایە گوناحبارە کابراش جێ لێبوو عنی تۆبەی نەکرێت لەسەوەی کە گوناحەکەی کردیە بەڵام کابرا جێ لێبوو ئەویش پەشیمان بووە ڕاباران باری وحیل هات لەگە خوای قسەی کرد سوبحانە وتعالە پێی فەرموو وتی خوای بە منت گۆ باران ناباری کە گوناحی کردیە ئێستاش باران باری وتی لە کاتی کەسەکە جێ لێبوو تۆبەی کرد بارانەکە ڕەحمەتی خوای بەسەرمان داباری وەڵڵاهی زۆر گرینگە بەبیرمان بێتەوە کە خۆمان چەند گوناحی چەند ئاگامان لە خۆمانە چەند ئاگامان لە دینەکەمانە چەند ئاگامان لە عەقیدەی خۆمانە بەسەر کەس نە تووشی گوناح نەبی کەس نە تووشی برێم فریشتەمە هەموومان تووشی گوناحی دەبین بەڵام کاتێک تووشی گوناحی کاتێک تووشی هەڵەشی بووین بەرامبەر ئەو دینە جوانەی ڕاستەن تۆبەی بکەین